لە بینی ئەشکەوتی سەرزێ و ئاسەواری قسقاپانە کە بۆ یەکەم جار لە دنیاە شارستانێتێکیان دۆزیوەتەوە گەڕێتەوە بۆ 11500 ساڵ پێش ئێستا. طبعاً لەوە کۆنتریشمانەیە لە هەفتەکانی ئایندەیە ڕایەگەیەنین کە بۆ 20,000 ساڵ لە ئێستا ئەگەڕێتەوە. شارستانێتە کۆنەکان لە زۆر شوێن کە هەبوون تەنیا یەک شارستانیەتە و دەلالەت دەو شوێنە ئەکا، بەردەوامی نییە، تەنیا شوێنەوارێکە گەڕێتەوە بۆ سەردەمێکی مێژووی. بەڵامەوەی لە کوردستانە هەیە بەردەوامی هەیە، ئاسەوارمانەیە 2000 ساڵ لەمە و پێش تا 20,000 ساڵ لەمە و پێش. هەنێکی تریش پیان وتوین کە ئەمە هی ئێمە نییە، هی ئەو قافڵە بازرگانیانەیە یا ڕاوکەر و خەڵکانەیە کە پیای تێپەڕبوون، بەڵام مرۆڤایەتی تا ئیستا بە هەموو توانایانەوە کە من ئەمڕۆ قساکەم 18 تیمی پشکنینی نێودەوڵەتی لە سلێمانی کارەکەن، ئەو هەموو شتیان دۆزیوەتەوە لە ڕابردوو ئێستاە، بەڵام لە هیچ کوێی دنیاە شاری ئەو کەسانیان نەدۆزیوەتەوە کە لێوە قافڵی بازرگانیان بەڕێ کردووە. خۆ بێ شوێنەوارێ لە کوردستانە دۆزنەوە شارەکەیان دەوڵەمەند بێ بەم کەلوپەل و کەرەستانی لە کوردستانی دۆزنەوە. خۆ بێ شوێنێک هەبوو بێ بۆی چوبن ئەمانەیان تێبردبێ، بەڵام ئەو دوو شوێنە نییە، خاڵی ئەلف و بێ نییە، ئەو خاڵە هەن کە ئێمەین و قوڵایی مێژووی ئێمە لەویایە. ئەم قسەیە ئەمان گەڕێنێتەوە بۆ ئەوەی بۆ ئەمان لێەکەن لەبەر ئێمە ڕەسەنین، خاوەنی ئەم ناوچەین. سەرەتا لە بینی دەریای ڕەش و دەریای قەزوین نابووین، وردە وردەهێنانیانێتە خوارەوە، تا ئیستا ئەمەی لێ ماوەتەوە و بە هەوڵی خۆمان و هەوڵی دەرەوە خەریکە وردە وردە ئەمەش ئەوەنەی تر چواردەورەکەن و سنووردارەکەن و ئەیگرنەوە.